بۆیە ئەم دڵخۆشیە هەر بەردەوام بێت هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش ئیتر بەم هەواڵە زیاتر مژدەیان پێ بدرێت دەبێت هیچ ڕێگریەک نەبێت تاوەکو ئەم ڕێکەوتنە جێبەجێ بکرێت. بۆیە سەبارەت بە ڕێگریەکانی بەردەم جێبەجێکردنی ڕێکەوتنی هەولێر و بەغدا و پابندبوون بە ڕێکەوتنەکان دەمانێت زیاتر گفتوگۆ بکەین لەگەڵ میوانمان شرۆڤەکاری سیاسی دڵشاد نامق کە لەگەڵمانە. بەخێر هاتن تاکەین کاک دڵشاد. پێش هەموو شتێک ئەوەی کە لەسەر هەرێمی کوردستان بوو جێبەجێ کردووە، ئایا ئێوە هیچ بربەستێکی دیکە ئەبینن بۆ ڕێگنەکەوتن یاخود ڕێگنەکەوتن لەسەر جێبەجێکردنی ئەم ڕێکەوتنێکی کە ئێستا کراوە؟ بەڵێ ئەوەی ئێستا هەیە کە وەک هەواڵ ئێوە باستان کرد و شرۆڤەتان کرد، ئەمە بەرهەمی ئەو ڕێکەوتنەی پێشترە کە ڕێکەوتنی نێوان هەردوو سەرۆکوەزیرانی عێراق و هەرێمی کوردستانە و ئەویش دەرەنجامی ڕێکەوتنی پێکهێنانی حکوومەتی عێراقا، چونکە حکوومەتی ئێستا عێراق بە ئێمە زانین بە ڕێکەوتنێکی جەنتڵمانی لە نێوان پێکهێنەرەکانی حکوومەت پێکاتووە و ئامانجی ئەوەیە کە عێراق بگوازێتەوە لە قۆناغێکە لە لێواری هەڵوەشانەوە و پارچە پارچە بوون و شەڕی ناوخۆیان بوو بۆ قۆناغێک کە ئیستیقرار و ئەمنیەت بێنێتەکایەوە و متمانە لە نێوان پێکهێنەرەکانی هەم دەوڵەتی عێراق وەک نەتەوەکان هەمیش حکوومەتی عێراق وەک لایەنە سیاسیەکان بێنێتەکایەوە. لەبەرەوە ئەم ڕێکەوتنەی هەرێمی کوردستان و عێراق سەنگی مەحەکە بۆ حکوومەتی عێراق کە ئایا ڕازگۆیە لەوەی کە ئەوێ عێراق بگوازێتەوە بۆ سەردەمی ئیستیقرار و سەقامگیری، یاخود هەر درێژە پێدەری ئەو 20 ساڵی ڕابردووە کە هەمیشە لە خیتاب پابند بوون بەڵام لە کردار هیچ پابندبوونێکیان نەبووە. ئەوەی ئێستا ئەبینرێ لە حکوومەتی سوودانی شخصی خۆشی بە تایبەتی وەک کە شرۆڤەی کردەوەکانی و ئیشەکانی ئەەکەی هەست ئەەکەی کە ئەم شخصا بە شێوەیەک نێتپاکی خۆی پیشان داوە هەم بەرامبەر هەرێمی کوردستان هەم بەرامبەر پێکاتەکانی تری عێراقیش لە ناو حکوومەتەکەی. بۆیە ئەمەی ئێستا کراوەوە ئەمەی کە چاوەڕێ ئەکرێت لە چەند ڕۆژی داهاتووە بچێتە بواری جێبەجێکردنەوە مەسلەی جێبەجێکردنی یاسای بودجێ عێراقیە. ئەمە بە بڕای من ئێستا هیچ بربەستێک نەماوە بە تایبەتی لە لای هەرێمی کوردستانەوە، چونکە هەرێمی کوردستان بۆ خۆتەزانی کە پێشتر نەوتی فرۆشتووە و لە کاتی ڕاگررتنی نەوتەوە تا ئێستا ئەو یەک دوو مانگە هەمیشە پابندبوونی خۆی دووپات کردوێتەوە بەو ڕێکەوتنانەی بەو لێک تێگەیشتنانەی کە لەگەڵ حکوومەتی عێراقی هەیەی بۆ ئەوەی کە شایستە داراییەکانی هەرێمی کوردستان بگاتە هەرێمی کوردستان. لە بیرمان نەچێ هەرێمی کوردستان ئەگەر بیویستایە پابند نەبێ بەم ڕێکەوتنەوە و ئەگەر بیویستایە مل نەدا بۆ ئەو ڕێکەوتنانەی کە بۆ ئەو با بڵێن دۆخە تازەیە کە لە عێراقا دێتەکایەوە، ئەگەر بیویستایە بەشێک نەبێ لە سەقامگیری لە عێراقا، ئەگەر بیویستایە هەرێمی کوردستان با بڵێن دڵسۆز نەبێ بۆ ڕازگۆ نەبێ لەگەڵ ئەو ڕێکەوتنەی کە کردوێتی بۆ پێکەنانی حکوومەتی عێراقی و هەماهەنگ نەبێ لەگەڵ حکوومەتی عێراقیە. ئێمە زانین کە ڕێگەی تر هەبوو کە هەرێمی کوردستان نەوتی لێوە بفرۆشێەوە داهات بۆ خۆی بێنێتەکایەوە. ئێمە زانین ینی هەرێمی کوردستان ئەیتوانی ڕێگەی تر بدۆزێتەوە بۆ ئەم بابەتە و تەنانەت نارەکانی هەرێمی کوردستانیش ئەم قسەیە ئەکەن، بەڵام پابندبوونی هەرێمی کوردستان بە نەفرۆشتنی نەوت سەربەخۆ و گەڕانەوە بۆ ناو بودجێ عێراقی و ڕازیبوون بەو پشکەی کە لە بودجێ عێراقی بۆی دابین ئەکرێ و جەختکردنەوە لەسەر ئەوەی کە پێویستە ئەوەی بۆی دابین کراوە لە ناو بودجێ عێراقی بگاتە دەستی. لەگەڵ هەموو ئەمانەی کە باسی ئەکەن جەناب گەورەیە بۆ حکوومەتی عێراق لەلایەن هەرێمی کوردستانەوە. باشە کاک دڵشاد، ئەگەر مەجالم پێ بێیت لەگەڵ هەموو ئەمانەی کە جەنابەت باسیەکەیت کە حکوومەتی هەرێمی کوردستان دەیتوانی ئەمە بکات دەیتوانی ئەوە بکات، لەگەڵ ئەوەشە ئەمانەی ئەو ڕێگانی تری نەگرتۆتە بەر ڕازی بووە بە هەموو ڕێکەوتنێک بۆ ئەوەی کە قوتی خەڵکی هەرێمی کوردستان کێشەی تێنەکەوێت. لەگەڵ ئەمانەشە دیسانەوە ئەتوانین بڵێن لایەنی نەیار و لایەنی دژبەر ئەتوانن بربەست دیسانەوە دروست بکەن لەگەڵ هەموو ئەم ئاسانکارانیش کە کراوە؟ ئەزانی حکوومەتی عێراقی ئێستا ینی عێراق بۆ خۆی عێراقێکی لە ناو خۆیان کوتلەکانی زۆرینەی حکوومەتی عێراقی کە شیعەکانن ئێستا لە ناو خۆیان یەکگرتو نین. لەبەرەوە هەمیشە ئەو ئەگەرە هەیە و سەرۆکوەزیرانی عێراقی ڕاستە سەرۆکوەزیرانێکە پشتیوانیەکی پەرلەمانی باشی هەیە تا حدێکی زۆر لەلایەن کوتلەکانی پێکەنەری حکوومەتەوە، بەڵام بۆ خۆی وەک حیزبێکی خاوەن حیزب وەک سەرۆکی حیزبێک وەک مالیکی نییە کە کوتلەیەکی بەهێزی بە قووەتی موالی تەواوی هەبێت لە ناو پەرلەمانی عێراقەوە بتوانێت هەموو قەرارەکانی
بە مرتاحی لە پەرلەمان بباتە پێشەوە و سەری بخا بۆیە بڵێ ئەگەری ئەوە هەیە لە هەر حاڵەتێک کە ئەوان لەم بابەتە پەشیما بنەوە بە تایبەتی کە ئەوان خۆیان ئەوەی کە لە ئێمەی داواکەن لە هەرێمی کوردستانی داواکەن خۆیان لە ناوچەکانی خۆیان نیان کردووە لە ناو حکوومەتی عێراقی نەکراوە ئەو وردەکاریەی مەسلەی چاودێریکردن و مەسلەی شێوازی خەرجکردن کە داوای ئەکەن لە هەرێمی کوردستان لە عێراق بوونی نییە لە عێراق نزیکەی 100 ملیار دینار 100 ملیار هزار ملیار دینار نزیکەی تریلیۆنێک دلار دیار نییە لە عێراقا و ئەمە نزیکەی 100 ملیار دلاری تەنها بۆ کارەبا خەرج کراوە ئەوە شۆزی کارەبایە لەوێ ئەیبینی و لە مەسلەی خەدەمات هەروەها لە بابەتەکانی ترا هەروەها لەبەر ئەوە خۆیان لە مەسائلی گەندەڵی و لە مەسائلی بەهەدەردانی پارەیە لە ئاستێکی زۆر بەرز و زۆر خراپان بۆیە کاتێک کە ببینن لە هەرێمی کوردستان ئەو پارەیە کە دێ سەر ڕای هەموو کەم و کورتیەکان بەشێک لە خەدەماتی پێدابین ئەکرێ و بوژانەوە لە بواری خزمەتگوزاریە هەیە بڕوان ناکەم کە ئەمەیان بە ئاسانی پێ هەزم بکرێەوە لە ڕابردوش هەروە بووە لە تا ساڵی 2013 ئەو پارەیە کە لە عێراق هاتۆتە هەرێمی کوردستان سەر ڕای هەموو تێبینیەکان و شێوازی ئەوەی کە جۆرێک لە بەهادەردان ئەگەر هەبوو بێ بەڵام بژانەوەیکی باش لە هەرێمی کوردستان هەبووە و توانراوە بنیەی تحتی پێدابین بکرێ بەشێکی زۆری بنیەی تحتی هەرێمی کوردستانیش لە دوای 2013 تا ئێستا بە فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان و بەداهاتی ناوخۆیی توانراوە دابین بکرێ و بێنێتەکە بەشێکی باشی ئەلبەتە هێشتا کەم و کورتی هەیە لەو بابەتە کەواتە ئەوان کاتێک کە مقارنەی ئەم دوو بابەتە ئەکەن بەڵێ بە دڵنیایی هەمیشە ئەبێ لەو ئەو ئەگەرە حسابی بۆ بکرێت کە ئەوان بە جۆرێک لە جۆرەکان بربەست دروست بکەن و گومان دروست بکەن و شێوازێک بێن نەکایەوە کە بێمتمانەیی بێتەکایەوە و حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوەیەک لە شێوەکان ناچار بکەن بەوەی کە جارێکی تر بودجە و باڵین بودجە طبعا ئەوترێ موچە ئەوە جۆرێکە لە ڕیکلامی انتخاباتی خەڵکی تر کە موچە لە عێراقەوە دێت و موچە نازانم چی ئێمە باس لە بودجە ئەەکەین بودجە گەورەترە لە موچە هاتنی بودجە هەرێمی کوردستان بە دڵنیایی ئەوان ئەگەر بیانەوێ ئەگەر نێتپاکیان نەبێ ئەگەر زەختی نێودەوڵەتیان لەسەر نەبێ ئەتوانن کە بربەست دروست بکەن بربەستەکەش بەوە نییە کە بیانوێکی ڕاستەقینیان بەدەستەوە بێ بەڵکو بەوەیە کە بیانەوێت دەورپێکی هەرێمی کوردستان بکەن بیانەوێت لە مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان کەم بکەنەوە ئەوەی کە ئێستا کراوە قانونە جا من ئەمە یەک تەوزیحیش بم بڵێ باشە کاک دڵشاد ئەوەی کە گرنگە لە ڕێکەوتنێکا کە ئەکرێت عیبرەتەکە لەوەیەکە لە دوای ڕێکەوتنەکە جێبەجێ بکرێت گرنگ تەنیا ڕێکەوتنەکە نیە جێبەجێکردنی ڕێکەوتنەکەیە با بڵێن ئێستا حکوومەتی عێراقی چه ئەرکێکی لەسەر شانە بەرامبەر بە حکوومەتی هەرێمی کوردستان لە کاتێکدا کە پابندە بە هەموو ڕێکەوتنەکان و هیچ بربەستێکی نەهێشتەوە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە بەغدا دەیەوێت بڵێ لە ڕاستیە حکوومەتی هەرێمی کوردستان بەپێی ئەو داتایانەی کە پێشکەشی کردەوە بە حکوومەتی عێراقی و حکوومەتی عێراقی بە داتاکان ڕازی بووە و ئیمزای لەسەر کردووە ئەمە نیشانەی ئەوەیە کە ئەوان ڕازین بە یعنی هیچ ملاحەزەیەکیان نییە لەسەر ئەو داتانەیە کە پێشکەشیان کراوە ئەمە مانای پابندبوونە مانای نێتپاکی پیشاندانە حکوومەتی عێراقی لەسەر چەند ئاستێک التزاماتی ئەکەوێتە سەر لە ڕاستیە لەسەر ئاستی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و ئەنجومەنی وەزیرانی عێراق التزامی ئەوەی ئەکەوێتە سەر کە قرارێکی سیادی هەبێ لە عێراقا بۆ بناردنی بەشە بودجێ هەرێمی کوردستان بەبێ ئەوەی بگەڕێنرێتەوە بۆ مەسائلی فەنی و تەدەخولکردنی مدیرعامێک لێرە و وەزیرێک لەوێ و جێگر وەزیرێک لێرە و ئەمانە بەڵکو بە شێوەیەکی سیادی لەسەر ئاستی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بڕیاری ناردنی بودجەی هەرێمی کوردستان بە شێوەی مانگانە بدرێ و لە هەمان کاتە حرسێکیش لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی عێراق هەبێ بۆ چاودێریکردنی جێبەجێکردنی بودجە لەلایەن هەرێمی کوردستان و لەلایەن عێراقەوە واتە کاتێک کە بودجەکە ئەنێرێ مافی خۆشیانە داوای شێوازی جێبەجێکردن و چاودێری جێبەجێکردنی بکەن بەو شێوەیە کە لە یاسای بودجەیە هاتووە یاسای بودجە ئەم التیزامی خستووەتە سەر سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی عێراق لە ئاستی دووەما پەرلەمانە یاسای بودجە لە پەرلەمانی عێراق دەرچووە و ئەندامانی پەرلەمانی عێراق دەنگیان پێداوە لەبەرەوە ئەخلاقیەن و قانونیەن ئەمانە ملزمن بە جیاوازی بیرروڕایانەوە بە جیاوازی مەذهب و حیزبیانەوە ملزمن لەسەر ئەوەی کە چاودێری حکوومەتی عێراقی بکەن لە جێبەجێکردنی التیزاماتەکانی بەرامبەر بە هەرێمی کوردستان و ناکرێ مەسائلی سیاسی و فشاری سیاسی و مزایدەی سیاسی وایان لێ بکات کە لە التیزامی ئەخلاقی و قانونی خۆیان دەربچن و گوێ نەدەنێ کاتێک کە حکوومەتی عێراقی ئەبینن التیزام ناکا بە شایستە داراییەکان و بە التیزاماتی بودجە بەرامبەر بە هەرێمی کوردستان لە ئاستێکی ترا مەسەلەی هەماهەنگیکردنی حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ ئەوەی لەم ماوەیەی 3
ساڵی کە بودجێتیا جێبەجێ ئەکرێ دۆخێک بێتەکایەوە جۆرێک لە متمانە دروست بکرێ جۆرێک لە هەماهەنگی و بەیەکەوە کارکردن دروست بکرێت کە ئەم دۆخە بەردەوام بێ و پەنا و هەنگاو بنرێ بۆ چارەسەرکردنی کێشە گەورەکانی لە نمونەی مادەی 140 لە نمونەی دروستکردنی ئەو دام و دەستگا فیدراڵیانەی کە ئێستا دروست نەکراون کەواتە ئیلتیزامەکان هاوبەشە بەڵام ئێستا کە ئێمە قسەی تیاکەین ئیلتیزامی گەورە لەسەر حکوومەتی عێراقیە بە تەواوی دام و دەستگاکانیەوە بە حکمی ئەو داتایانەی کە هەرێمی کوردستان پێشکەشی کردووە و سەلماندوویەتی بۆیان بە حکمی ڕێکەوتنەکە کە ئەمان پابندن و ئەوەی لەسەر ئەمانە بە پێی ڕێکەوتنەکان جێبەجێیان کردووە کەواتە ئەمە گرنگە لە ڕاستیە ئەم چاودێریکردنە لەلایەن پەرلەمانی عێراقەوە گرنگە چونکە کاتێکی زۆر کەمم لە بەردەماوە دەمەوێت پرسیار لە جەنابتان ئەویش ئەوەیە کە سەردانیکردنی لایەن و حزبێک یاخود چەند لایەن و چەند حزبێک بۆ بەغدا بە جیاجیا گفتوگۆکردن ئەمە زیان بە ڕێکەوتنەکە ئەگەێنێت ئەگەر بکرێت بە کورتی وەڵامم بیتەوە. بەڵێ خۆی مەسلەی ڕێکەوتنی حکوومەتی عراقی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە ڕێەکەوێت پێشتریش حیزبەکان یەکە و دوو جاری واشەیە بە کۆمەڵ ڕۆشتونەتە بەغا و لە کۆبوونەوەکان باسی مەسائلی ڕێکەوتنی حیزبی و ڕێکەوتنی حیزبی و دەستکەوتی حیزبی کراوە بەڵام لە ئیعلام باسی ئەوە کراوە کە داوای شایستە و موچە و ئەوانەی خەڵکی کوردستان کراوە لە کاتێکە دواتر حکوومەتی عێراقی لە بواری عملیە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان مامەڵی کردووە و ڕێکەوتنی لەگەڵ هەرێمی کوردستان کردووە بۆیە ئەوەی کە لەسەر ئەساسی شخصی ئەکرێ بە بڕوای من ڕیکلامێکی پێشوەختەی هەڵبژاردنە و ئەو حیزبانش حەقی خۆیانە کە ڕیکلامی پێشوەختەی هەڵبژاردن بۆ خۆیان بکەن بەڵام بەمەرجێک لەسەر ئەساسی بەدەستێنانی دەستکەوت بۆ خۆیان بیکەن نەک لەسەر ئەساسی ئازاردانی خەڵکی کوردستان چونکە ئێمە ئەزانین خەڵکی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان لێ بەرپرسیارە و حکوومەتی عێراقیش چاوەڕێی حکوومەتی هەرێمی کوردستان ئەکا کە ئایا پابندە کە ئایا ڕێکەوتنەکانی وەک خۆی جێبەجێ ئەکا بۆ ئەوی ئەویش جێبەجێ بکە بۆیە مەسلەی ئەو خیتابە سیاسی کە لایەن سەرکردە سیاسیەکانی ئەم حیزب ئەو حیزبی ترەوە هەیە لەگەڵ ئەو پەڕی ڕێزما بۆ هەر هەمویان کە ئەوانە مەسەن حیزبی سیاسیین و خاوەن جەماوەری خۆیانن بەڵام ئەمانە بە جۆرێک لە جۆرەکان جۆرێک لە تەسویقی سیاسی پێش هەڵبژاردنە جۆرێک لە پەیوەندی دروستکردنی پێش هەڵبژاردنە بۆ حیزبەکانیان نەک لە مەسلەی ڕێکەوتن و ئەوانەی هەرێمی کوردستانە چونکە ڕێکەوتنەکە حکوومەت لێ بەرپرسیارە و حکوومەتەکان جێبەجێ ئەەکەن و ئەوەشی کە کراوە لە داهاتوە ئەبینرێت بۆیە بینیمان مەسەن لە چەند ڕۆژی ڕابردووە چەند جارێک مەسەلەن وترا بەڵام هیچ دەرەنجامێک نەبوو چونکە حکوومەت سەیری حکوومەت ئەکا و حکوومەتیش بەرپرسیارە ڕێکەوتنێکە ئەیکا جێبەجێ بکە نەک لایەنێکی حکوومەت یان دوو لایەنیان لایەنێک لە دەرەوەی حکوومەت. بەڵێ زۆر سپاس دەکەین دڵشاد نامی قشرۆڤەکاری سیاسی لەگەڵمان بووی سپاس.